لە یەکەمی وتاری سەرەکی بۆ ئەوروپا سەرۆک دۆناڵد ترامپ بەڵێن دەدات بەوەی شەڕی تیرۆر بکات سەهارچەندێکی تێبچێت لە وتەکانی لە واشەوە ترامپ داوای لە موسڵمانان کرد یارمەتی بدەن بۆ لەناوبردنی مەترسی تیرۆر. سەرۆک وەزیری عێراق حیدەر عەبادی دەستخۆشی لە هێزەکانی کرد بە بۆنی سەرکەوتنی گەورەیان لە مووسڵ. شەڕی دژ بە داعشیش لە بەشە کۆنی شارەکە بەردەوامە. هێزەکانی سووریای دموکرات زیاتر بەنێو ڕقەبەرە و پێش دەچن. کۆماندارەکانیان دەڵێن لە سەداسی ڕقە لە ژێردەستیاندایە. داعش لە وەتەی ساڵی 2013ەوە شارەکەی بە پایتەختی خۆی ڕاگەیاندووە. 13 چەکداری ئەشەباب لە ئۆپراسیۆنێکی هاوبەشی هێزەکانی ئەمریکا و سۆمال لە سۆمال کوژران. ئەشەباب بەرپرسیارەتی لە ژمارەیەک تەقینەوەی خۆکوژی لە هەرێمەکە لەم دوایەدا ڕاگەیاندووە. رووسیا و ئێران و تورکیا قایل نەبوون لەسەر دامەزراندنی ناوچەیەکی پارێزراو لە سووریا. دانوستاندەکانیان لە ئەستانەی پایتەختی کازاخستان بەڕێوەچوو. نوێنەرانی هەر سێ وڵاتەکە دووبارە لە مانگی 8 کۆ دەبنەوە.